الحمد لله على إحسانه والشكر له على توفيقه وامتنانه، وأصلي وأسلم على سيدنا وحبيبنا محمد الداعي إلى رضوانه وعلى آله وأصحابه وإخوانه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. برايان خوشكان، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ پێکەوە بتوانین باسێک دەربارەی بەختەوەری بکەین کە هەموو ئینسانێک بێڵە بە دوای بەختەوەریدا. هەموو کەسێک حەز دەکا ئاواتەخوازە خۆشترین ژیانی هەبێ. بەختەوەری کە بە پێناسە کورتەکەی ئەوەیە ژیانێکی خۆشگوزەران بە باوەڕەوە، بە ئیمانەوە، ژیانێک کە دوور بێ لە ژان، دوور بێ لە تووڕەیی، دوور بێ لە دڵتەنژی، لەگەڵ کردەوەی باش، ئەوە بەختەوەریە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی: من عمل صالحا من ذكر وأنثى فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. ژن و پیاو، نێر و مێ، هەر کەسێک کردەوەی باش بکە، عملی باش بکە، باشترین ژیانی پێدەبەخشین، ژیانێکی بەختەوارانەی پێدەبەخشین لە دنیا، و لە قیامەتیشدا لەسەر جوانترین کردەوەی دنیای پاداشتی دەدەینەوە. چێهە کردەوەی لە هەمووان جوانترە، پاداشتەکەی لەسەر ئەوەی وەردەگرێت. دیارە کردەوەی جوان نەتیجەی هەڵوێست و سلوکی ئینسانەکانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ یەکەم پرۆسەی هاوسەرگیریدا فێرمان دەکا، پێمان دەڵێ ئێوە بزانن چی هەڵدەبژێرن بەوەی بیکەن بە هاوسەری ژیانتان، چونکەوە بەشێکە لە بەختەوەری. پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا: تنكح المرأة لأربعين لمالها ولحسبها ولجمالها ولدينها فاظفر بذات الدين تربت يداك. دەفەرمێ کە ئافرەتمارە دەبڕدرێ لە بەر چوار شت. ئەو حەدیثە مەشهورەی کە زۆر بەتان دەیزانن، دەفەیان تەماع لە ماڵەکەی دەکەی، یان لە حەسەب و نەسەبی دەکەی، یان لە جوانیەکەی یاخود لە دینەکەی زەفەر بە دینەکەی بەرن. بەڵام لە نەتیجەدا دین بۆ چییە؟ دین بۆ تاکەکانە، بۆ خۆیەتی. زۆر جار هەیە ئێمەی موسڵمان بە تایبەتی برایان یاخود خوشکان زۆر تەرکیز لەوەی دەکەین فڵان کەس بە دینە. بابە دین شتێکە بۆ خۆیەتی، دین شتێکە بۆ تاکە، دین شتێک نییە بە توی بفرۆشمەوە. کەسێ نوێژ دەکات، ڕۆژوو دەگرێت، بە دینە، محەجەبەیە، ڕیشی هەیە، ملتەزیمە، ئەوە هەموو بۆ خۆیەتی، بۆ قیامەتی خۆیەتی، تۆ سوود لەوە نابینی. بەڵام ئەوە مەرجە، دەبێ هەیبێت. بەڵام پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم: إذا جاء من ترضون دينها وخلقها فزوجوه. ئەگەر کەسێک هات کە دین و ئەخلاقی هەبوو، ئەو جار بیدەنێن، نەک هەر دینەکە بەتەنیا. چونکە زۆر جار هەیە ئێمەی موسڵمان بەوە تێکەوتوین: وەڵا فڵان گەنجەمان دیوە لە مزگەوت، یەکسەر ئێمە کچەکە یا خوشکەکەی خۆمان داوەتێ، یان ئافرەتێکمان دیوە تەنها لەبەرەوەی محەجەبە بووە، ڕاستی قەی تەواومان پێی کردووە، کە ئەوە لە نەتیجەدا هەڵەیە. چونکە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم چۆن دینەکە تەماشا دەکەیت بێت تەماشای خولوقەکەشکەی. خولوق چییە؟ خولوق بریتیە لە طەبیعەتی خۆش. خولوق جەمعی خیلقەتی، یعنی خیلقەت بەشێکە لەوەی کە لە طەبیعەتی ئینسانەکاندا هەیە. ئێستا زۆر جار هەیە ئینسان هەیە زۆر بەدینە، بە زۆر ڕەزیلە، زۆر عەسەبیە، زۆر توندە، زۆر چاوچنۆکە، زۆر کۆمەڵک شتی تێدایە. بەڵام پێغەمبەر فەرموویەتی ئێوە دینەکە لەگەڵ خولوقەکەی. خوا لە قورئانەکە بە پێغەمبەری فەرمووە: وئینەکە لەعەلا خولوق عەظیم. نەیفەرمووە وئینەکە یعنی لەعەلا ئەجمەل الناس، تۆ جوانترین کەسی لە ڕووی شکڵەوە، چونکە نە شکڵ و نە ماڵ و نە ئەوانە شتێک نین کە تۆ خۆی پێ هەڵدەیەوە. ئەوەی مهمە طەبیعەت و سروشتی ئینسانەکانە کە بریتیە لە ناخی ئینسان کە چۆن طەبیعەتی خۆش بێ. مەسەلەن بە چ ماڵ بەختەوەر دەبێ؟ بۆی کە تۆ ڕوت خۆش بێت، طەبیعەتت خۆش بێ، ڕەزیل نەبی، دڵپیس نەبی، عەسەبی و تند نەبی، لەسەر خۆبی. هەروەکو پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم: پێتان بڵێن ئەهلی بەهەشت چێیە؟ فەرموویان بەڵێ پێغەمبەری خوا، فەرمی ئەو کەسێک کە لە هەموو کەس نەرمتر و سەهلتر و لەسەر خۆترە. یعنی تەماشاکەوە بەشێکی گەورەی کە صیفەتی گەورەی پێغەمبەرانی خوایە. ژن و مێرد چۆن بەختەوەر دەبن، عائیلە و خێزان چۆن بەختەوەر دەبن. بەختەوەری بەو معنایانەیە خوشکان برایان کە ئێمە قەت لە یەکتر تووڕە نەبین. زۆر جار هەیە دەڵێ وەڵامە زۆر بەختەوەرین لە ماڵێ، قەت لێک عاجز نابین.
والله تۆ لە پێغەمبەری خوا باشتر نی کە لە کاتێکدا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سوورەتی تەلاقی ناردووەتە خوارێک کە کێشە هەبوو لە ماڵی پێغەمبەری خوا خوای گەورە لە چەند شوێنێکدا باسی کێشەی ماڵی پێغەمبەری خوامان بۆ دەکات صلی الله علیه وسلم بەڵام چیان کردووە یەکسەر کێشەکەیان چارەسەر کردووە دەکەواتە بەختەوەر ئەو کەسەیە کە کێشەی دەبێ مەشاکلی دەبێ عاجزبوون دەبێ بتوانێت کێشەکەی خۆی حەلکە چارەسەرکە نەوەک بگاتە دنیا نەوەک بگاتە دنیا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی دوو میثاق و بەڵێنمان بۆ دەکا کە هەردووچیان بە غەلیظ ناوی هاتەوە غەلیظ یعنی زۆر چڕ و پڕ و بە قووت یەکەمیان دەفەرمێ وأخذنا منكم ميثاقا غليظا بحثي ژن و پیاو دەکا ژن و پیاو کەمانە دەبڕدرێ بەهێزترین پەیمان لە بینیاندا هەیە دووەمینیان پەیمانی بینی پێغەمبەرانی خوا وإذا أخذنا من النبيين ميثاقهم ومنك ومن نوح وإبراهيم وموسى وعيسى وابن مريم وأخذنا منهم ميثاقا غليظا پەیمانم لە هەموو پێغەمبەران زۆر بە پتەوی وەرگرتووە زۆر بەهێزە بینی پەیمانی بینی خوا و پێغەمبەرانی خوا و ئەو پەیمانەی لە بینی چێ لە بینی ژن و پیاودا هەیە کە بە زەواج و بە نیکاح دروست دەبێت بۆیە خوشکانی بەڕێز برایان باشترین شت ئەوەی ئێمە ئەو ئیمانەی کە هەمانە بەرهەمی هەبێ کە بریتێ لە عەمەلی ساڵح ئەها هیندی خێزانی ئەبوو سوفیان کە هاتە لای پێغەمبەری خوا فەرمووی دەتوانم ماڵ لە پیاوەکەم بەرم چی چۆن دەبێت ماڵی لێبەرێتی پێغەمبەری خوا ڕەزیلە و یارمەتیم نادا ئەبوو سوفیان سەحابەش بوو بەڵام تەماشا کە زۆر جار هەیە سیفەتەکان ئینسانەکان وا دەکەن ماڵەکان بەختەوەر نەبێت خۆشی لە ماڵەکاندا نەبێت بۆیە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه وسلم کە کەسێکتان داخوازی کرد زۆر لێی بکۆڵنەوە هەتا 7 جار بڕۆ بە دویدا بڕۆ زۆر بەوردی تەماشایکە تەماشاکردنەکە وەکو شکل و دیکۆرەکە دڵت پێی خۆش بێ و لە هەمان کاتدا بزانە ئەو ئینسانە تەبیعەتی چۆنە و هەروەها خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی وعاشروهن بالمعروف معاشرە و تعامل لەگەڵ ئافرەتا بکەن زۆر بەباشی زۆر بە چاچی ڕێزیان بگرن حورمەتیان بگرن پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم ئەوانە رفقا بالقواریر ئەوانە چۆن تعامل لەگەڵ شوشەدا دەکەی ئەوە تعاملیان لەگەڵدا بکە واتە نابێت تۆ بە توندی لەگەڵ ئافرەدا تعامل بکەی هەتا بکرێ بە شێوازێکی نەرم و لەسەرخۆ و دەفەرمی ئەگەر لە بینی تۆ خێزانیشتدا کێشەک هەبوو عەسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا زۆر جار هەیە کێشەت دەبێ بەڵام ئەو کێشەیە لە نەتیجەدا خێرێک دەدا بەدەستەوە ئێمە وەکو مسلمان بە تایبەتی پیاوان ئەمەوەم زانی کۆڕەکە بە تەنیا بۆ خوشکانە بۆیە زیاتر باسی ئەوم ئامادە کردبوو بەڵام پیاوان هەتا وەکو باش بن لەگەڵ خێزانەکانیان نیشانەی باوەڕیانە نیشانەی چاچیانە پێغەمبەری خوا مەدحی سەحابەکان دەکات دەفەرمێ خەیڕکم لئەهلی وأنا خەیڕکم لئەهلی بەسە بۆی ئەو فەرموودە بکەینە دەست پێک بۆ بەختەوەری دەفەرمێ باشترین کەس لە ئێوە ئەو کەسەی بۆ ماڵ و مناڵی خۆی باشە زۆر جار هەیە نەفەر هەیە لە دەرێ ڕووی زۆر خۆشە پێکەنینی هەیە بە خوڵقە بەس لە ماڵی هیچ لەو شتانەی نییە کە بەڕاستی پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم چاکترین کەس ئەوە نەیفەرموو ئەوەی زۆر نوێژان دەکات نوێژ لە هەموو شتێک باشترە یا ئەوەی زۆر بە ڕۆژوو دەبێت دەفەرمێەوەی بۆ ماڵ و مناڵی باشە جات خوا نوێژێک ڕۆژوویەک زەکاتێک چاکەیەک ئیمانێک فێری ئەوە نەکا بەزەید بە خێزان و مناڵی خۆت داوێتەوە تۆ چی ئیسلامەتێک فێر بووی پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی تردا إنه كان يقول ما استفاد المؤمن بعد تقوى الله خيرا من زوجة صالحة هیچ شتێک لە دوای تەقوا لە دوای ئیمان بەخوا لە ئافرەتێکی باشتر نییە بۆیە ئافرەتان هەتا باش بن ماڵ بەختەوەر دەبێت باشی ئافرەت بریتێ لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی نوێژەکانی بکە ئاگای لە ماڵی خۆی بێت و ڕۆژوەکانی بگرێت ئەوە لە کام دەرکەی بەهشتەوە بێ حەزی لێ دەچێتە بەهشتەوە بۆیە ئافرەت بۆ خۆی شوانە بەسەر ماڵی پیاوەکەی خۆیەوە جا پێغەمبەر فەرموویەتی باشترین شت لە دوای تەقوا و ئیمان بریتێ لە ئافرەتی صالحە کام ئافرەتی صالحە بەچ بزانین ئەو ئافرەتە صالحەیە بزانین خوشکان بزانن ئەو حەدیسەیەوە دەگرێتەوە دەفەرمێ ئین ئەمەڕەها ئەطاعەتهو ئەگە پیاوەکەی پێی بڵێ وابکە یعنی قسەی ئەمرێکی پێ بکات جێبەجێیکە نەک بڵێ نایکەم چۆنە وابکەم و دەزانین داخوا چیت بۆ کردوین پێدا بڕۆ هەتاوەی کە ژن بۆ خۆیان دەڵێن وئین نظر إليها سرته ئەگەر تەماشای ژنەکەی خۆی کرد دڵی پێی خۆش بێ چۆن یعنی ژنەکە لە خۆی بخەفتێ بای ئەوەی اهتمام بە خۆی بدا کە
تەماشای کرد زەردەخەنەیەکی هەبێت تۆزە خۆی جوانکە بەڕێک و پێشی بۆی ئەو پیاوە ئەو بۆشایی کە بۆی دروست دەبێت بۆی پڕی کاتەوە نەک تەماشای کە یەکسەر جەهەندەمی بەبیر بێتەوە یعنی وا تووڕە و تند و بەنەوعە خۆی پیشاندا چکە زۆر ژن هەیە بەو نوعە تەعامل لەگە پیاوەکەی دەکات کە ئەنەما دەیەوێ وەتزانێ و ئازایەتی کە ژن لە ژنەکەی خۆی بترسێ یان زۆر بە محاسبە بێنە وإن نظر إليها سرته كتماشايك الراس دلي في خوش به أو نشاني وآفرة صالحة وإن أقسم عليها أبرته بيغمر فرمي أجر بياوك سوين دي لسري خوار سوين دكينه هي لبكوي مثلا تي والله دبيئة أو شيء بكي نهي لسوين دكي بكوي والله هزار سوين ديش بكوي دنا نايكم نعم يكسر نهي لأو سوين دي بكوي نشاني أو آفرة صالحة وإن غاب عنها نصحته في مالها ونفسها ئەگەر پیاوەکەی لە ماڵی نەبوو زۆر بەدڵسۆزانە خۆی دەبێتە گەورە لە ماڵەکەی دەپارێزێ و نەفس و حیای خۆی دەپارێزێ بەو شێوەی کە پیاوەکە لە ماڵەیە خۆشەویستان خۆی گەورە لە قورئانە ژن و مێردی تەشبیه کردو بە شتێکی زۆر عەجیب بە لیباس پیاوی کردوتە حیجاب تەشبیهی کردو بە حیجابی ئافرەت وهروها بپێچەوانەشەوە خوا دەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن ژن قاتی بەری پیاوە پیاویش حیجابی بەری ئافرەتە بەو شێوەیە بۆ ئەوەندە ئەو تەشبیهەی کردووە خوای گەورە بۆ خوای پەروەردگار ئەو تەشبیهەی کردووە بۆ پەروەردگار هەستاوە لەناو ئەو هەموو شتە جوانانەدا تەشبیهی پیاوی کردووەکەوە حیجابی بەری ئافرەت بێت و لە هەمان کاتە ئافرەتیش قاتی بەری پیاو بێت بەو نوعە چونکن صفەتی ئەو قاتە چییە؟ دوو صفەتی جوانی هەیە یەکەم عیب و عارت دەشارێتەوە عیب عاری ئینسان بە لیباس دەشاردرێتەوە و بە هەمان شێوەش جوانیشت دەکەواتە بەختەوەری خێزان لەوەدایە پیاو خێزانەکەی خۆی جوانکە لە شوێنان زەمینەکە یعنی بچێ صفەتە ناشیرنەکانی بڵێ هەزار صفەتی جوانی هەیە ئەو وەسفی ناشیرنەکان بڵێ و هەروەها ئەگەر عیبێکی هەیە بۆی بشارێتەوە و ژنیش بەو شێوەیە ژنیش بۆ شێوەیە ئەگەر زانی پیاوەکەی خۆی هەتا پێی بکرێت صفاتە جوانەکانی باسکە هەتا پێی بکرێت صفاتە باشەکانی باسکە ئەگەر عیبێکی هەیە بۆی بشارێتەوە چووکە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم إن من أعظم الأمانة عند الله يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها گەورەترین ڕاز و نهێنی لەما بینی چدایە لەما بینی ژن و پیاودایە دەفەرمێ گەورەترین ئەمانەت لە بینی ژن و پیاودایە بۆیە کاتێککە نهێنی بینی ژن و پیاوێک ئاشکرا دەبێت سومعیان پێی دەچێت سومعیان پێی دەچێت کە ناوی دەدەن فەزیحە بۆ چونکە ئەو ژن و پیاوە هەموو سڕ و نهێنیەکان لە بەیندایە و گەورەترین خیانەت لە یەکتر دەکەن ئەگەر هەر ئێکێک لەوانە هەڵبستێ سڕێک کە بینی خۆیانە بچێ بە خەڵکی کەی بڵێت نابێت بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە ژن و پیاوە هەیە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ من آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون خوای گەورە دەفەرمێ لە نیشانە و بەڵگەکانی خوایە چی؟ أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها خوای گەورە پیاوی لە جنسی ئافرەت دروست کردووە ئافرەتیشی لە جنسی پیاو دروست کردووە واتە هەردووکیان مرۆڤن بۆ لتسكنوا إليها بۆی بەختەوەر بن وجعل بينكم مودة ورحمة لبين جن و پیاودا هم مودة هەیە هم رحمة هەیە خوانەی فەرمە خۆشەویستی مەودە بە قووەترە لە خۆشەویستی ودیەت و ئەو عیلاقەی بینی ژن و پیاو گەورەترە لە خۆشەویستی چۆن مەودە ئەوەیە تۆ کەسێکت خۆش دەوێت زۆر جار بەس ئامادەنی نهێنی خۆتی پێ بڵێ بەڵام ژنی خۆت خێزانی خۆت پیاوی خۆت خۆش دەوێت نهێنیەکانی خۆشتی پێ دەڵێ چەند خۆشە گوتوویانە لە پشت هەموو پیاوێکی سەرکەوت و ئافرەتێکی باش هەیە ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەدیجەی خۆش دەوێت کە لە ئەشکەوتی حیرا وحی بۆ دێ یەکەم کەسێک لای دەژێڕێتەوە چێیە؟ خەدیجەیە زۆر خۆشە پیاوێکە خەمی هەیە دێتەوە لای چێ باسیکە ڕاستە دەزانێ خێزانەکەی هیچی بەدەست نییە بەڵام کاتێک کە خێزانەکەی هەڵدەستێ دڵی پیاوەکەی دەداتەوە پیاوەکە ئەوە هیچ نییە و بۆ شێوەیە و خێری تێدایە پیاو زۆر ئەو قسەی پێخۆشە دائیمەن ئافرەتی ژیر ئەوەیە قسەی خۆش بۆ پیاوەکەی نەقڵکە نەک هەرگەیشتەوە ماڵە جارێ فەقیرە ئیسراحەتی نەکردووە
شەڕی هەموو خزمانی بۆ بژێڕێتەوە، مەشاکلی دنیای بێنێتە سەرسەری، ئەوەندەی دێتەوە ماڵێژ نەتوانێت هەناسەیەک بە خۆشی هەڵکێشێ، ئەگەر شتێکیش هەبێ بۆی گچکە کاتەوە و پێی نەڵێ. وجعل بينكم مودة ورحمة، أو زار بزيش لبينان دا هيا إنسان بي خوش خيزانكي لخوشترين وزع دابي لخوشترين جيان دابي.